سڵاو بینەرە شارپرس ئێوارەتان باش ئەمڕۆ ئێوارەی لە شاری دەربەنەکان لە یەکێک لە پارکەکانی دەربەنەکان ئەمڕۆ ئاهەنگی نەورۆز کراوەتەوە ئاگری نەورۆز کراوەتەوە کۆمەڵێک لە گەنج و لاوی ئەم شارە خۆیان هەڵوەستاون بە ڕێخستنی ئاهەنگێک کە ژمارەیەکی زۆر لە خەڵکی شاری دەربەنیخان لێرە کۆبوونەتەوە خۆشی خۆیان دەرەبڕن بە بۆنەی ئەم ئاهەنگەوە و جەژنی نەورۆز جەژنێکی نەتەوەیە هەموو خەڵک خۆیان گۆڕیەوە بە جلی ئاڵوواڵاوە هاتوون بۆ ئەوەی کە خۆشی خۆیان دەرببڕن و پەیامی خۆیان کە جەژنی نەتەوەی کوردە بەرز و پیرۆز ڕای بگرن وەکو ڕەمزەکانی ئاڵای کوردستان و هەروەها ئاگریان کردوێتەوە و جلوبەرگی کوردیان هەمووی لەبەر کردووە بۆ ئەوەی زیاتر قسە بکەین لەسەر ئەم بابەتە میوانێکمان لەگەڵایە کوڕێکی گەنجە کە هاتووە بۆ ئاهەنگی نەورۆز کاکە سڵاو لێبێ. سڵاو ئەمڕۆ لەم یادەمەزنەدا کە یادی جەژنی نەتەوەی کوردە بەشدۆک گەنجێک بەشداریمان لەم بۆ نەمەزنەدا کردووە کە ڕێکخراوی ئازادی لاوان سەنتەری دەربەندیخان هەستاوە بە سازدانی دەستخۆشییان لێ یەکەم بەڕاستی پێویستە وەک هەموو ڕێکخراوەکان و کوردستانیش ئەم یادە بەرزڕا بگرین چکە یادی نەورۆزە و نەورۆزی جەژنێکی نەتەوەیە دووبارە پیرۆزبایی ئەم یادەمەزن لە خەڵکی کوردستان و هەموو گەلی کوردەکەن. ئێوە پەیامتان چییە کە ئەم ئاهەنگەتان ئێوە پەیامتان چییە بکە ئەم ئاهەنگەتان ڕێخستووە خەڵکتان هێناوەتە ئەم پارکەوە بۆچی ینی بۆچی پەرۆشیتان هەیە بۆ ئەم ڕۆژە؟ ئەمڕۆ ئێمە بەم ئەم یادەمان بە یادێکی جەژنێکی نەتەوەیی زانیوەوە پێویستیشە چی دیکە خەڵک لە معانات و بێزاری بێتە دەرەوە و لە بۆنەوە هەنگێکی وادا هەنێک دڵخۆشی بۆ بگەڕێتەوە و خەڵکیش لە دوور بێت لە پەتای کۆرۆناش. دەستخۆش زۆر سپاس. وەکو گوێتان لێبوو کە میوانەکەمان باسی کرد ئەمە ڕۆژێکی نەتەوەیی گرنگە بە بۆنەیەکی نەتەوەییە بۆیە بە زینوی ڕای ئەگرن هەرچەنە ئەمە زیاتر لە 3 ساڵە لە دەربەنیخانوە لە کوردستان بەگشتی بەهۆی پەتای کۆرۆناوە قەرەباڵقی دروست نەکراوە بەڵام ئێستا تۆزێک دۆخەکەی هێوربووەتەوە و باشترە لە ساڵانی ڕابردوو دوای 3 ساڵ بۆ یەکەم جار ئاهەنگیان ساز کردووە. هەروەها ئەمڕۆ ببورن ئەمڕۆ ئاگرکردنەوە لە شارەکانی تری گەرمیان لە خانەقین ئاڵای کوردستان هەڵەکرێ ئاگر ئەکرێتەوە لە قەڵای شێروانە لە کەلان ئاگرەکرێتەوە ئاگرەکرێتەوە ئاگری نەورۆزەکرێت هەروە لە کەفری لە شارەکانی کوردستان زۆریان ئاگری نەورۆزەکرێتەوە و گرنگی بەم ڕۆژە درێت چونکە ڕۆژێکی وەکو ڕۆژێکی هەڵسانەوە وەکو ڕۆژێکی بەرگری لە مێژووی کوردە باسەکرێت. ئێمە بەجێتان هێڵین لێرە چەندی مەنێک لە ئاهەنگەکەتان بۆ ئەگوازینەوە لەگەڵمان بن. تایبەت بۆ خوێندکارانی کارگەڕی بە تایبەت بۆ خوێندکارانی پەرستاری بۆ خوێندکارانی میدیا تایبەت بۆ خوێندکارانی شیکاری بۆ هەنەرسازی بۆ خوێندکارانی ژمێریاری بۆ مەکانیک تایبەت بۆ خوێندکارانی تەندروستی خۆڵاتایی
بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستا میوانێکی ترمان لەگەڵایە کە ڕێخەری ئاهەنگەکەیە کاک دڵشاد ببوورە کە لە بەرنامەکە نەماتوانی بەباشی وەرێگرین ئێستا بۆ جارێکی ترهاتینەوە بۆلات باسی ئەومان بۆ بکەی ئەمانگەتان چۆن ڕێکخستووە لە درێژە کار و چالاکانی ڕێکخراوەکەماندا ڕێکخراوی ئازادی لاوان سنتەری دەربەندی خان ئەستاین بەکردنەوەی ئاهەنگێکی نەورۆز ساڵیاتی نەورۆزی ساڵدا بە جیاواز ساڵەمەی تر خۆشحاڵم بە جۆش و خۆشی ئەم لاوەخم گەرمانەی ئەم ساڵ پێشوازێکی باش لە بۆ نوێنەرێتیەکانی کوردەواری دەکەن و بۆ ئومێدی ئەم ساڵ لە ساڵانی کۆتایی ناخۆشی و ناحەڕەتەکان بێ بەرامبەر بەگەلی کورد و بەتایبەتی توێژی گەنجان لە سەرجەم شار و چارجە دەربەندی خانش بەتایبەتی باشە کاک دڵشاد باسی ئەومان بۆ بکەی لە نامنیەکان و حکوومەت چۆن هاوکاریان کردوون ئایا هاوکاریان کردوون وڵی ڕێگریان کردو بەس خۆشبەختانە گەشتن بەو قەناعەتەی کە نابێ یاد و بۆنەکانی نەتەوایەتی پەرامۆژ بکرێ خۆشبەختانە سەر ڕێیەوە کۆک بووین کە ئەمە هەنگە بکەینەوە هاوکارمان بنێست بینەرانی بەڕێزی سارپرس لێرەدا بەم شێوەیە دێنە کۆتایی ڕووماڵەکەمان تا ڕووماڵێکی تر بەخواتان سپێرین
Bla bla bla.